سانتیم کم؟ نه. ئەمڕۆ بە تەنیا سەرپەرشتیەکەم پاسەکان لە دوایە هاوکاریمانەکەن بەخێرەتنی هەموو ئەندامی تازە و نوێیەکەین هەموو ئەوانەی کە یەکەم جاریانە ئینشاڵڵا کە بەدڵی هەموو لایەکە بێت ئەوەی زۆر گرنگە لەم گروپەیە و زۆر کات دووبارەمان کردوەوە باسمان کردووە ڕێزگرتنی هەموو ئەندامانە لە ناو یەکتریا ڕێزگرتن لە یاسای گروپ لە پێش هەموو شتێکە بەتابەتی ئەندامە کۆنەکان کاتێک کە ئەزانن ئەندامێکی تازەیەتە گروپەوە پێویستە کە بەڕێیەکی خۆشەوە پێشوازی لێ بکرێت نەک وشەیەک بەکار بهێنرێت کە بڕوا و جارێککە نێتەوە چکە ئەو خاڵە لە گروپ ئێمەیان نییە جێگا ئەوە ناهێنێت Solay rast, solay rast. عزي قدار من عزي وحجابه چیمەن عوسمانی یەکێک لە سەرپەرشتەرانی گروپ پیادەڕێی خانمانی سلێمانی کە ماوەی زیاتر لە 7 ساڵە بە شێوەیەکی فەرمی گروپەکەمان دامەزراندووە پێشتریش کارمان لەسەر وەرزشی پیادەڕەوی کردووە بەڵام بە شێوازێکی جیاوازتر لە ئێستاە گروپەکەمان فراوانتر بۆ لە سەراشتی شاری سلێمانی و بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک خانمی بەڕێز و چالاک لەگەڵمانە بەشداریەکەن گروپەکەمان زیاتر لە 2500 ئەندامی تایە بەڵام هەفتانە مەرجیە هەمووی ئەو بەڕە زۆرە بەشداری بکات بە گەشت کەوتووە بە کات کەوتووە زۆربەی کات لە زیاتر لە 200 ئەندامیش بەشداری کردووە ئەمڕۆ زیاتر لە 150 ئەندام بەشداری ئەم پیادەڕەویان کردووە بەنسبەت کاتەکانەوە پێی وەرزەکان ئەگۆڕێت لە وەرزی گەرمایە لەبەرەوەی کە جۆ بەڕاستی کەشوها گۆڕانکاری بەسەری و جە زۆر گەرمە بێ خانمەکان بێزارە بن بە تیشکی هەتاوە بۆ گەرمایە لە برەوەی کە بەڕاستی سوودێکیان پێ بگەن لە لایشکەوە زەریران پێگات لە ئێستاە کە جەو بەرەو گەرما چۆ ئێمە زووتر دەست بە پیادەڕەویەکەین زۆربەی کات چواری بانی دەستپێکی هەنگاوەکانمانە لە ناو سروشتا بە پێچوانەشەوە لە وەرزەکانی پاییز و زستانە کاتژمێر 6 بۆ 7 بەیانی دەستپێکی پیادەڕەویەکانە بێت پێداویستەکان بۆ وەرزشی پیادەڕەوی زۆر سادە و ئاسانن دو لە ڕووجەرانتان تەنها پێویستی بە جووتێک کالەی باشە بێت و لە هەنێک شوێنە ئەگەر باتومێکیان پێ بێت و جلوبەرگێک کە سیمای وەرزشی بێت و گونجاو بێ لەگەڵ وەرزشەکەیە وەکو کۆبوونەوەی ئەم خانمانە بە شێوەیەکی سەرەکی لە بەردەم پارکی ئازادی کۆبینەوە بەڵام بۆ کار ئاسانی و بۆ هاوکاری خانمان زۆر جار گەڕەکەکانم دابش کردووە زۆربەی کات پێگاتووە لە 8 خاڵیکە
لەو خەڵانەوە ئەتوانن هاوکاری خارمانکەین و بێنە بەردەم پارکی ئازادی لێ کۆبینەوە دوای ئەوەی کە لە ناو سروشتا بۆ ماوەی 3 کاتژمێر پیادەڕەویمان کرد لە کۆتاییە لە سروشتێک پشووەرەگرین و ژەمی بەیانی لە سروشتا دەخورێت و کاتژمێردا بۆ دەونی و ئەگەڕێنەوە بە خۆشحاڵیەوە بە تایبەتی لەم ساڵانەی کۆتاییە کە خەڵک زۆر ڕوو لە ناو سروشتەکەن و بە تایبەتی من باسی وەرزشی پیادەڕەویەکەم لەبەرەوەی کە بۆتە سوودێکی زۆر باش بۆ خانمان سروشت هەمیشە بۆتە لانکەیەکی دڵخۆشی بۆ هەموو خانمان لەبەرەوەی هەم ئەو هەوایکی زۆر زۆر پاکی هەیە جیاواز لە ناو شارەکان هەم وەرزشکردن بە کۆمەڵ جیاوازترە لەوەی کە کەسێک بە تەنیا خۆی وەرزشەکە ئەنجام بات بە خۆشحاڵیەوە ئەمە وای کردووە کە خانمان بە کڕوتینێکی زۆر باشەوە بێنە ناو سروشتەوە و هەموو ئەو کێشانەی کە لە جەستە و دەرونیانە هەیە ببێتە چارەسەرێکی زۆر باش بۆیان بێگومان ئەگەر ئێمە باس لە سوودەکانی وەرزشی پیادەڕێی بکەین سوودێکی یەکجار زۆری هەیە ناتوانین ئێستا بە دوور درێژی باسی بکەین بەڵام هەر یەکێک لەم خانمانە ئەگەر بتوێنی هەر یەکەیان کە کێشێکی تەندروستیان هەیە بۆ هەر یەکەیان بۆتە چارەسەرێکی زۆر زۆر باش بۆیان کە هەر یەکەیان جۆرە جیاوازیەک لە نەخۆشی لە جەستەیانە هەیە ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان لە 180 بۆنەوە بۆتە چارەسەرێکی زۆر باش بۆ کێشە تەندروستیەکانیان بە خۆشحاڵیەوە ئەگەر ئاماژە بە یەک خاڵ بام ئێمە وەکو گروپ پیادەڕێی خانمانی سلێمانی ئەتوان بڵێم یەکەم گروپین لەسەر ئاستی شاری سلێمانیە دامەزراین و ئەو کاتێک کە ئێمە پیادەڕێیمانە کرد یەکەم گروپین کە توانمان مۆڵەتی پیادەڕێویش بەدەست بهێنین دوای ئێمە گروپاتیکە زۆر دروست بوو ئێمە زۆرمان پێخۆشە هەر کەسێک کار بکات لە بواری خانمانە بە تایبەتی ئیشکردن لە وەرزش و بە تایبەتی پیادەڕەویە بوونی تەبایی و هەبوونی هەماهەنگیەک لە نێوان گروپەکانە شتێکی زۆر باشە لەبەر ئێمە هەمومان هاوپیشە یەکترین و هەمومان خزمەت بە خانمانەکەین ئێمە وەکو گروپ پیادەڕێی خانمانی سلێمانی پێمان خۆشە کە هەماهەنگیمان هەبێ لەگەڵ هەر گروپێک کە پێی خۆش بێ لەگەڵ ئێمەیە کار بکات چکە لە کۆتاییە ئێمە کارەکانمان هەمووی بۆ خانمانە و بۆ دڵخۆشکردن و بۆ گۆڕینی باری تەندروستی هەموو خانبیەکە من کە یەکێکم لە سەرپەرشتەرەکان زیاتر لە ئەزمموی 20 ساڵم هەیە لەبەرەوەی کە خۆم وەرزشاوانێکی دەرینی شاری سلێمانی بووم کە توان بڵێم لە تەمەنی 15 ساڵیەوە لە بواری وەرزشاکارم کردووە و دواتر وەکو هەڵبژاردەی سلێمانی و پاشان هەڵبژاردەی زانکۆی سلێمانی و هەڵبژاردەی عێراق یاریم کردووە ئێستش کە پسپۆڕیم هەیە لە ڕاهێنانی وەرزشی و بۆ ماوەی 8 ساڵ وانە بێژ بووم لە خوێندنگە ئامادەیەکان و پاشان لە کۆتاییە ڕاهێنەری وەرزشی مێستا و لەگەڵ سەرپەرشتیاری گروپ پیادەڕێی خانمانی سلێمانی من ماوەی 4 ساڵە لە گروپی پیادەڕێی خانمانی سلێمانیم بەڕاستی سەرپەرشتیاری زۆر بەڕێز و خۆشەویست و باشمان هەیە بەڕاستی زۆر خۆشحاڵین کە یەکەینە دەرەوانێ هەموو کاتێک کاتێکدا بنرێ بەیانی زوو بێت یاخود تۆزە درەنگ بێت کێشەمان نییە بە بەفر بێ بە باران بێ ئێمە هەرینە دەرەوانێ دانابڕین لە پیادەڕەوی من خێزانەکەشم مێنەوە لەگەڵ خۆم کچەکانم کوڕزام خێزانی کوڕەکەم و تەنانەت زۆری لە خزمەکانیش مێناوە لەگەڵ زۆر سوودم لێ بینیوە کاتێک کە پێشەوەی من بێمە ناو پیادەڕەویەکەوانێ چاوریجگەرم زۆرە بەرز بوو هەناسەتونی مابوو بەڵام بەهۆی پیادەڕەویەوانەم نەما ئێستا کە دەنگی شماوە هەیە بەهۆی تێکچوونی دەنگەشەکانمەوەی بۆی نەشتەرگەری غوتەکانمە تێکەڵبوونی هەموو ژنێک پێویستە بێتە دەرەوە سروشت ببینی ئەبی بە هاوڕێی زۆر کەسی باش تەنانەت خوشکی ڕۆحی بۆ دروستە بێ لێرانێ من وەکو خۆم کە تقریبەن 2 ساڵ و نیوە نزیکەی 3 ساڵە لەگەڵم گروپەیەم کۆمەڵی خانمی بەڕێز سەرپەرشتی ئەکەن کە با بڵین ئەمان گیان ئارامی دەرونی ئاشناکردنی خانمان بە سروشت جگەلەوەی کە با بڵین لایەنی تەندروستی ڕەچاو کراوە ئەمانە هەمووی کۆکەینەوانێ هەمووی ئەچێتەوە خزمەتی ژن توانم بڵێم گروپێکی زۆر زۆر باشە زۆر گرنگە کە هەموو ژنان ینی من خۆم بەتەمە ناکەم هەموو ژنێک لەم گروپەیە بەشداری بکات و هەمووان بێن بێجگەلەوەی کە سروشت دەبینیت سوودە تەندروستی و دەرونیەکانیش و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش بەهێز ئەبێت ئاشناکردنی مناڵان گەنجان هەرزەکاران بە سروشتی کوردستان نتوانین بڵێ نەچێتەوە خزمەتی دۆزینەتەوەی هەروەها ئەبێ بە پاڵنەرێک بۆ خۆشویستنی نیشتیمان و ئەوەی کە ئێمە چیمان هەیە و چۆن پارێزگاری لێ بکەین چونکە یەکێک
لە ئامانجەکانی ئەم گروپە باگڕاگررتنی سروشتە و خاوێنی ژینگەیە ئەمەش ئەتوانین با بڵین ئەبێت ئەچێتەوە خزمەتی پەروەردەی مناڵەکان و گەنجان و هەرزەکارانمان لە ڕێگەی ئەم گروپەوە فێرە بن چۆن سروشتی خۆیان خۆش بێ و چۆن پاکوخایەن ڕای بگرن. من بۆ ماوەی 3 ساڵە بێ بەشداری ئەم گروپەم کردووە. خۆشترین هەستمان ئەوەیە کە ڕۆژی شەمان لەگەڵ ئەم گروپا بەشداریەکەین. ئیسە ناکرێ من کۆمەڵێشت باسکەم لە کاتتان بەرم، بەڵام شتە سەرەکیەکان ئەوەیە یەکەم بە ژینگەیەکی پاک و بە سروشتێکی جوان شارەزا ئەبین. مامۆستاکانمان زۆر باشنەوە، هیچ کۆمەڵە کەسی باشیش ئەناسین. هەموو ژنێک پێویستە لەم چالاکیانە بەشداری بکە، هەم بۆ لایەنی دەرونی خۆی، هەم بۆ ناسینی سروشتەکەی، چونکە ژن خۆتەزانی دایما کەسێکی قەتیسکراوە لە هەموو لایەکەوە. ئەگەر بێتە دەرەوە هەر هیچ نەبێ هەفتەی ڕۆژێک بۆ خۆی زۆر باشە، هەم بۆ خۆی باشە، هەم ئەو هەفتەیە ئەبدێت دەبێتەوە بۆ کۆمەلگاکەشی باشتر ئەتوانێ. بۆ مناڵیش بەڕێی من مناڵ یعنی هەتاکو بتوانی لەگەڵ خۆتی بێنی، ئەگەر نەشتوانێ وەکو ئێمە بڕوا وردە یعنی چالاگە بێ. گەنجمان هەیە 12 نیۆڕۆ لە خەوەڵەسێ ناتوانێت تا سەر فەرعەکەی بڕوا بەڕاستی، ینی ئەگەر لە ئەوڵەوە ڕایان بێنین هەر شتێکی زۆر باشە بێ. ژن و ژینگە خۆیان هەر ئەبێ یەکێک بن هەردووکیان، هەتاکو ژن نازم چۆن وەسفی ژنە بۆ بکەم. ژن یعنی ژینگە، یعنی ژیان، یعنی هەموو شتێک وەکو جلی وەرزشی و بڵین بۆ ئێرە بگونجێت، جلێک بۆ ئێرە بگونجێ و زائیدەن ژەمێک خواردنی خەفیف، جاری وا قورسی شێنین. ئیتر ئەوە ساڵی جارێک ئەوە ئەبێت بە تایبەتی بۆ ئێران سەفەری تورکیان کردو. من بۆ خۆم بۆ ئێران چووم لەگەڵیانە، بۆ ناوچەکانی کوردستانیش چووین لەگەڵیانە. ئیتر ئەوە بەردەوامی نییە، مەسەڵەن بە 5-6 مانگ جارێکە ئەوانە. بەڵام لە بەهارانە زۆر جار بەیانیەکەی پیادەڕەویەکەین و دوای نیۆڕۆکەی ئەبێتە سەیران و ئەوە بۆمان ئەوەشمان هەیە و چالاکیشمان هەیە. وەڵاهی تەسەور ناکەم ڕێگری بکرێ، گەر ڕێگری بکرا ژن نێتوانی سعات 2 شەو بێتە دەرێ. بەڕاستی من خۆم ئێستا لە شوێنێکی دوورەوە بە سیارەی خۆم سعات 2 شەوات و بەتە دەرەوە، نەمێردیشم قسەی کردووە و نا بڵین وەکو باوکو و براش قسەی کردووە. ئێتر تۆ بشتەوێنێتەوێت لە کۆمەلگاکەمانە هێشتا ناتوانن ئەو شتە هەزم بکەن کە ژن کائینێکی سربەست و سربەخۆیە و ئەتوانێت وەکو پیاو بێت. نەک لە هاوڕێکانم من بۆ خۆم وەکو خۆم هەم زۆر قەڵەو بووم، هەم غودەشی غودەیەکی زۆر خراپیشم هەبوو، حەبی زۆر دەرەجە بەرزم ئەخوارد. ئێستا لەخوا بەزیابێ بەهۆیم پیادەڕەویەوە هەم لەشێکی تەندروستم هەیە و هەم غودەکەشم زۆر باش بوو. لە هەمووشی گرنگتر مێشک ئارامەکاتەوە لایانی دەرونی. وەڵاهی خۆم لەگەڵ کەس یعنی ڕاستەوخۆ نەمبووە، بەڵام منیش هەر ئاوا جۆم لێ بووە کە باسییان کردو. من هەر خۆم وەکو خۆم یعنی با خۆم باس ئەەکەم، زۆر عەسەبی بووم، یعنی کۆمەڵە سیفەتم هەبوو گۆڕاویشە. چۆن گۆڕاوە؟ مەسەن هەم لە ڕێنمایی مامۆستاکانەوە، هەم لە ژینگە پاکەکەەوە و هەم لە هاوڕێکانیشمەوە کە تێکەڵاویان ئەبم، تێکەڵاوی کۆمەڵێک کەسە بم، شتیان لێ فێرە بم، هەم ئارام مەکەنەوە دەرونی.